طبعا ئەم هەنارە لە منتیقەی دۆڵی ئاکوان پەروەردەکرایە. دۆڵی ئاکوان دۆڵێکی زۆر پڕپیت و بەرەکەتە، دۆڵێکە هەموو میوەکان زۆر بەباشی و بەسەرکەوتووی تێیدا ئەڕویندرێن و فەلحەکانیشمان استفادەی زۆر باشی لێکردێ. ئێستا سیرکەن ئەو هەنارە چەند گەورەیە، ئەوە تقریبان چیلۆوەک دێتەوە زیاتر یا کەمتر. هەناری وامان هەیە تا چیلۆ نیوێک دێتەوە. ئەوش لە ئەنجامی ئێوەیە خاککە و جۆرەکەی باشە بە یەکەوە. ئەگەر خاک باش بوو، کەشواکە باش بوو، جۆرەکەشی باش بوو، سنفەکە تو ئەتوانی بە باشترین شێوە باغدا بنێی. لەبەرەوەی هەموو شتەکان لە زڕعەتا پێکەوە نەکەش و هەوا و خزمەت و جۆرەکە بێکەوە و هەم بە بازارکردنیش. طبعا ئەو باخچەند لە کاک تەحسینی گرتیە لۆ ئەوەی هەنارەی ساغ بکەینەوە. بەیانیان دێنە ئێرانە ڕۆژێ مەسەلەن 20 کارتۆن 30 کارتۆنە چیلێ ئەەکەینەوە ئەبەینە بازاری لۆ فرۆشتنێ. هەنارەکەشی سێنەوە هەناری هەیە کاک تاسین، ئەوەی کە لێن کڕیا ترشە شیرنە مێخۆشە. هەنارە مێخۆشەکە بازاری لە هەمووی خۆشتر لە فرۆشتنێ. ئەوەی کە مەسەلەن لۆ خواردنەی بەڕاستی زیاتر خەڵک داوای هەناری مێخۆشەکە. لە گوندی ئاکۆیانە مەسەلەن وەرزی هەنار لێکردنەوەی ئەو باخچەمان گرتێ لەو برا بەڕێزەی لەو جوتیارەی دیارە هەنارەکەی بەڕاستی هەنارەکی زۆر جوانە. ئێمەش مەسەلەن مشترین هەیە لۆ مەسەلەن لێکردنەوەی، بەڵام ئەو هەنارێکە لێکەوە مەسەلەن ئەمە شێوەی لێکەوە کلکەچی پێ بەجێدەیی لەوەی لۆ هەرگرتنەیە مەسەلەن کابرا پاشماوەچکە دەهیتە بازار، بەڵام کەدا ئەنی مەسەل ناکاتۆن یا لە حاردی ئاوە لەسەر خۆدای ئەنەی لۆ ئەوەی نەگوێت، چونکە ئەگەر گوواوە بەرداوە حاردی یەکسەر لەو شوێنێکە ئەگوێت لەو شوێنەی ئەرزیت، بۆیە نابی هەنارەکە بگوێت. هەنارەکی زۆر جوانە بەڕاستی، زۆر جوانشی دەحمەل هینایە ئاویدایە، هەنارەشی کابرەی بە تام و چێژە. طبعا هۆکاری سەرەکی ئێمە کە دارمان چاندیە زۆر حەزمان لە ژینگەیە، خۆمان پێ بە ژینگە دۆست هەژمارەکەین. ژینگەمان خۆشەوە، ئەمانەوێ ڕۆڵمان هەبی لە سەوزکردنی کوردستانە، ئەمانەوێ دەستی فەلاح بگرین لەبەرەوەی فەلاح لە چینە هەرە چەوساوەکەیە. جا بۆیە هاتین چەند سنفەی هەنارێکی زۆر باشمان هیناوە، 12 جۆری باشمان هەیە، بەس ناو 12 جۆرە هەرە باشەکەی 4 سلفی زۆر نایابوو تایبەت هاتینە. هەنارمان هەیە لە 20 سانتیم هەناری ئەگریت، هەنارمان هەیە لە 20 سانتیم هەناری ئەگری کە دەبیتە 8 سار 9 سار دەبیتە مەتر و نیوێک، بەڵام 2 سندوق ئەدات، یعنی 50 کیلۆ تا 40 کیلۆ ئەدا فەرمەوە بە چاوی خۆتان ببینن. ئەگەر قسە لەسەر هەناری ساڵەخانی بکەین، تەبعاً ئەمە هەناری ساڵەخانیە، هەنارێکی زۆر باشە، بەڵام هەناری ساڵەخانی یەک حادەتی هەیە، بنقەدەکەی یعنی بنقەدەکانی ئەو بنقەدانەی زۆر هەناری باشن، بنەکەی زۆر هەناری باشە، بەڵام کە دێ سەری هەنارەکە ئەوە بنەکەی تی فەرمو بنەکەی زۆر باش و پڕ ئاو جوانە. ئەوە بنەکەی کە دێ سەر سەرقەدانەکەی بە حکمی ئەوەی یعنی ئاو خواردن و خۆراکەی پێوەسە ناکەویت، هەناری ساڵەخانی گرغ دەردێت، یعنی تەب دەردێ، هەنارێکی وشک دەردێ، هەناری سەرقەدان. ئێمە هەنارێکمان هینە سەرقەدەکانی تقریبا نزیکە نیو کیلۆ بەرەو سەرێ لێ دێن و هەنارێکی زۆر تەڕ و پڕ ئاوە خۆشە. ئەم هەناریان ئەو سیفەتەی هەیە زووش ئەقەرشێ، کە سەرمالێ دەهات ئەقەرشێ لە ناوەچێت. بەس بەڕاستی نیگەرانی لە بازاری لەبەر ئەوەی هەنارەکە پارەی ناکا بۆ شێوەی هەم ئێستا ئەمە لێن گرتی لەوانە لێ زەرمەدونان کاک تاسینیش کە دایتێمە بەڕاستی وەک پێویست
ئەویش زەرمەند بووە ینی قازانجە چۆی لێ نەکردێ فەقیری لەبەرەوەی ئاوی دایە و مەسەلەن بەخێوی کردێ لە بەهارێ تا ئێستا بە پارە چیوەی نەفرۆشتێک کە بنێن بەڕاستی دری پێخۆشبی لۆمەش ئێستا بەڕاستی کە لێنگرتی ئەو وەختی کە ئەمە لێنگرت وەزیری کشت و کاڵ داوای کرد کە هەناری خارجی مەمنوع بکرێ گوتن لەوانە بازاری هەناری خۆشبی ئەو سار بەڵام بەداخەوە ئێستا کە ئەبینین لە علوەکان لە هەولێرە لە سۆران لە علوەی سلێمانی لە هەموو علوەکان هەناری ئوردەنی هەیە تورکی هەیە بازاری هەناری مەی تێکدایە ڕاستی هەنارەکە بەو شێوەی پارە ناکە هەموو کاتێک هەنار خۆشە بەڕاستی بەڵام لە وەرزی پاییز و وەرزی زستانە هەنار زیاتر ئەخورێت چەند ئێستا بازارەکەشی باش نییە لەبەرەوەی شایستە ئەو هەنارە جوانە مەسەن ئەو پەڕی بکاتن 400 دینار هەتا 500 دیناریە لۆمە هاویژ کە بەتەن کابرا ئەکڕی ئەوەندەیە هەنار سێ جۆر تامی هەیە لای ئێمە هەندێک زۆری دیکەی تازە دەگمەن هەیە ئێستا خەریکین وردە دەیدەینە بازار یعنی تامی ڕێحانی لێ تامی نعنەعی لێ بە زۆر دەگمەنە کمە تازە یەک بندوو بنمان هەیە هێشتا لە تاقیکردنەوەکە دەرنەچوە بزانین سەرکەوتو ئەبیان سەرکەوتونای بەڵام بەگشتی سێ تامی هەیە شیرنی هەیە ترشی هەیە مێخۆشی هەیە لێرە هەناری ئێمە هەموو هەناری مزرە هەناری مێخۆشە ئەو هەنارەیە کە دنچی سۆر و ڕەشە ئەوەی ئێستانێکە داخوازی داواکار لەسەر هەنار زۆر نییە لەبەر ئەوەی هەموو خەڵک لە کوردستانە زۆربەی خەڵک لە ناو حەوشەکەی خۆیان لە ناو باغەکەی خۆی هەناری هەیە هەنارەکانی خوان خلاص ئەەکەن ئینزادێن دەست بەکڕینەکەن زابۆیە لێرە ینی ئەوەی هەنار دەکڕێ هەنارەکەی خۆی خەزن ئەکات تا 2 مانگ 3 مانجی تر لە مانجی یەکە دەیخاتەوە بازار ئێستا چیلۆی بە 250 تا 300 دینار ینی هیچ پارەیەک ناکات لەبەر ئەوەی حکوومەت پلانی نییە بەرنامەی نییە ینی مقابلێکی تەلەڤیزیۆنی دیتم بەڕێز وەزیری کشت و کار چۆ لە علوە قسەی ئەکردن لە گومەری قسەی ئەکرد ئێگۆ مخابن کۆمەڵک بازرگان هەن لەسەری حکوومەتەوە یان ینی مخابن کە وەزیر بیت و وەزیری کشت و کار بیت و کچی پیاوێکی فەلاحیش بێت بەو شێوەیە قسە بکە ینی بەڕاستی ئێمەی نیگەران کرد ینی هیچ ئومێدێک نابین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دامی فەلاح بکە هەنارەکەی لە ناو قەدایە لە سەرەوەی نیە زیاتر لە ناو قەدایە مەسەرەن پێرە ناودڵی هەناریە ناودڕەکەی هەناری جوانی گرتی ڕاستی کە تەماشەکە ئەو پێدەنها زۆر جوانشمای تێستا ئەوە زۆر جوان گەیە هەنارەشی تا بڕی بە چێژ و بە تامیشە ئەو زۆر هەنە بەڵام ئەو مەسەرەن ئەوە قەرشیە ستا ئەوە لە بازاری دەبێتێ بەڵام بە وەکو کڕیاری کەمترە ڕاستی ئەوەزی کڕیاری زیاتر ئەویان هەنار بە زۆر شێوە بەکاردەهێنرێت هەنار هەم دنکەکانی لەگەر زەڵاتە ئەکرێن هەم بەسرکە لەگەر شیوە دەئەندرێ هەم وەکو شەوچەلە ئەخورێت هەم وەکو شەربەتیش بەکاردێنرێت لە ئێستادا بۆ هەرگرتن خەڵک فێر بووە هەنار دەکوشیتە ناو جەلیکانێک و یان ناو چەند بێکی خاوین و پاک لە ناو بەڕادیدا ئەنێ هەری ئەگریت بۆ دستان لە ناو سەلاجە و مجەمیدە و ئانا و شێوەی تریش هەیە هەرگرتنەکەی بەو شێوەیەش ئەتوان هەری بگرن بۆ دەستان و جۆرێکی دیکەشیان هەیە پێی ئەگۆترێ مێلاق ئەتوانن بابرێن بەو شێوەیەش هەری بگرن هەنار بەو شێوەیەش هەر ئەجیرێت کۆمەڵە هەنار بەیەکەوە بەستن جاران باو باپیرانمان بەو کرداریان گۆتیە مێلاق ینی پێیان گۆتینە مێلاق بەو شێوەی زیاتر ئەمینێتەوە بە سەقف و بنمیتی دارەکانیان وە کردووە لە ڕۆی کشت و کاڵیەوە ئەو منتیقە بەڕاستی بە زۆری بە هەنار بە ناوبانگە دەگەترێ بەڵام بەڕاستی حکوومەت هیچ ئیحتیمامی بە منتیقەی ڕواندز و دۆڵی ئاکۆیان نەدایە کە بەڕاستی دۆڵی ئاکۆیان بە دۆڵی شەهیدان مەشهورە ئەو گوندانە هەموو بە زیادەوە یعنی گوند نییە شەهیدی بە زیادەوە نەبێ یعنی 50 شەهید 100 شەهید 200 شەهیدی هەیە ئەو منتیقە بەڵام بەڕاستی وەک پێویست
پەرە بە خەڵکی ئەو منتیقەی نادەن هیچیان لۆ دابین نەکردینە دەوای ئێستا ئەو منتیقە ساردخانە چی لێ وایە لۆ ئەوەی خەڵک بەروبوومەکەی لە کاتی کە پارەی کەمەکە لە ساردخانەی دانابە ئێستا مەسەرەن ئەگە ساردخانەی لێ وایە ئەو منتیقە ئێستا ئەما وەنارە نافرۆش لە ناو ساردخانەندانە هەتا زستانێ ئەو وەختی کە پارەی باشێ کرد.